دوای دە ڕۆژمانەوەی بە بێوەشی پێشمەرگەیەکی بریندار بە ناوی چیا ئەحمەد لە نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی گیانی لەدەستدا. چیا کە 24 مانگی ڕابردوو لە میحوەری باشووری کەرکووک لە کاتی پاسەوانیدا بە چەکی قەناسی چەکدارانی داعش بریندار بوو، ماوەی 10 ڕۆژ بە بێهۆشی لە نەخۆشخانەکاندا مایەوە. کە سوکاری ئەم پێشمەرگە شەهیدە ڕەخنە لە وەزارەتی پێشمەرگە دەگرن بەوەی کە ماوەی 10 ڕۆژە کوڕەکەیان بە برینێکی سەختەوە ماوەتەوە و هیچ کەسێک نە لە وەزارەتی پێشمەرگە و نە لە بەرپرسانی دیکەی حکوومەت نەهاتوون بەدەمیانەوە، تەنانەت خۆیان بە بڕی 2000 دۆلار دەرزی و دەرمانیان بۆ کڕیوە. دەرمانمان بۆ هێناوە لە هەولێر، ئەو ئەمڕۆ 8 دەرزیمان بۆ هێناوە، هەر دەرزیەکی بە وەرەقەیەک بووە. ئەوەی جێی باسە لایەنی پەیوەندیدار بە هیچ شێوەیەک ئاوڕی لەم برینارە نەداوەتەوە و هاوکاری نەکردووە. وەزارەتی پێشمەرگە تا ئێستا هەڵوێستی نەبوو بۆ ئەم برینارە، چونکە لەبەر ئەوەی هیچ شتێکی بۆ نەکردووە، تەنانەت سەردانیشی نەکردووە بە ڕەسمی، تەنانەت یعنی نەهاتووە لە نزیکەوە چاودێری نەخۆشەکە بکات بزانێ وەزعی چۆنە. ئەم شەهیدە تەمەن 21 ساڵە دانیشتووی قەزای چەمچەماڵ بوو، پاشگەڕانەوەی تەرمەکەی بۆ قەزاکەی بە خاک سپێردرا. کە سوکاری چیا ئەحمەد جگە لە ڕەخنەگرتن لە وەزارەتی پێشمەرگە دەڵێن بەهۆی کەمتەرخەمی وەزارەتی تەندروستی و دەستگای تەندروستی پێشمەرگەوە کوڕەکەیان شەهید بووە، چونکە ئەو کاتەی بریندار بووە لە نەخۆشخانەی شۆڕش جێگان نەکردوێتەوە و پیانوتون ئێستا شەڕ نییە ئەم پێشمەرگە بۆچی بریندار بووە. 20 دقیقە ئۆکسجینی پێما بوو، داوای ئۆکسجینی شمانەکە نیانەدا پێمان تێگەی ئاخرەکە بەرپرسەکان لە پێشمەرگە بکۆڵنەوە لێکۆڵنەوە ئا حسابی بۆکەن. نەخۆشخانەی شۆڕژ یەکێکە لە نەخۆشخانەکانی دەستگای تەندروستی وەزارەتی پێشمەرگە. بەڕێوەبەری نەخۆشخانەکە ئاماژە بووەوە دەکات ئەو پێشمەرگە شەهیدە پێویستی بە بەشی چاودێری ورد هەبووە و ئەو بەشەی نەخۆشخانەکان لە ژێر نۆژەنکردنەوەدا بووە. نەخۆشخانەی شۆڕش فترەی 2 هەفتەیەکە کە پێشتریش ئاگاداریەکمان بڵاو کردوێتەوە کە بەشی چاودێری وردی نەخۆشخانەکەمان نۆژە نەکرێتەوە. لەم کاتەیە ئێمە ناتوانین ئەو نەخۆشانەی کە پێویستی بە بەشی چاودێری ورد و هەناسەدانی دەستکردە وەری بگرین. لە مانگی 8 ساڵی 2014 هێزی پێشمەرگە لەگەڵ چەکدارانی داعشدا بە درێژایی سنوورەکانی هەرێمی کوردستان کەوتونەتە شەڕەوە و تا ئێستاش نزیکەی 1500 پێشمەرگە شەهید بوون و 8700 پێشمەرگەی دیکەش بریندار بوون. ئاواد مەحمودیان ئارتی، سلێمانی.